بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیام لە هەرکوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. کاریگەریە خراپەکانی قسەهێنان و بردن تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. قسەهێنان و قسەبردن یا دوو زمانی واتە ئاڵ و گۆڕ و گواستنەوەی قسەی دوو کەسی دۆست یا نەیار بە یەکتر لەلایەن کەسی سێمەوە بە ئامانجێکی دنیایی بێ یا هەر خودی خۆی ئەو سیفەتەی تیابێ. دووڕوویی و نەمیمە و قسەهێنان و بردن لە نێوان موسڵمانان و تاکەکانی کۆمەڵگەدا هێندە کردەوەیەکی کاریگەر و بەدە سەردەکێشێ بۆ تەفرەقە و پەرتەوازەکردنی هێز و وزە و خێزانی موسڵمانان کە ئەمەش ڕوویدا پاشان تێپەڕ دەبێت بۆ حەسادەت و بەخیلی و ڕژدی و چاوگرشکردن لە یەکتر و پاشتریش بۆ غەیبەت و بوهتان هەڵبەستن. هۆکاری سەرەکیش بۆ ئەم کردەوە بەد و ناشرینە تەنها و تەنها زمانە. ئەم کردەوە ناشرینە هێندە کاریگەرە لەسەر هەست و دەرونی موسڵمانان و تێکدانی شیرازەی خێزان و هەڵوەشاندنەوەی کۆمەڵگەی موسڵماناندا. پێغەمبەری خوددا صلی الله علیه و سلم زۆر بە شێوەیەکی پڕمەترسی موسڵمانانی ئاگادار کردوتەوە و دوورە پەرێزی لێ بکەن. بە جۆرێک دەفەرمێن ناچێتە بەهەشت ئەو کەسەی دوو زمانی بکە و قسە بهێنێت و قسە بکە. یا لە چەندین فەرموودەی تردا سزای دۆزەخی بۆ ئەنجامدەرانی ئەم کرداوەیە دیاری کردووە. زانایانی ئیسلامیش لەو بڕوایەدان کە نەمیمە کەسی قسەهێنەر و بەر حکم و سزای لە کەسی ساحیر و جادوگەر زیاترە. دەپرسین دوو زمانی و قسەهێنان و بردن چییە و بە چ شتێک دەگوترێ؟ حکمی شەرعی ئەم کردەوە ناشرینە چییە؟ ئەو هۆکارانەی وا لە مرۆڤ دەکا ببێتە کەسێکی دوو زمان و قسەهێنەر چین؟ ئاسەوارەکانی قسەهێنان و بردن لەسەر خێزان و کۆمەڵگە چییە؟ بەڕێزان بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری بانگخوازی ئیسلامی زۆر بەڕێز مامۆستا وریا تایر زەڵمیم کردووە و پاش ناوبڕێک دێمەوە لاتان. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستاگیان زۆر بە خێربەی بۆ بەرنامەی باس و خواست. وەک لە پێشەکێکە ئاماژەمان پێکرد کە نەمیمە و دوو زمانی و قسەهێنان و بردن یەکێکە لە ئافاتەکان یان بەڵاکانی زمان کە مرۆڤ ئەو کردەوەی پێنجامەدا. سەرتا پێم خۆشە پێشەوەی بچینە لای تعریف و پێناسەی نەمیمە و دوو زمانی باسێکی زمان بکەین یان بۆچی زمان ئەبێتە هۆکار و وەسیلەیەوەی کە مرۆڤ دوو زمانی و قسەهێنان و قسەبردنی پێنجامدا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وتمسك بشريعته إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين وبه نستعين. سرتا سپاس دەستخۆشی بۆ جەنابتان بۆ دەرفەتە. ئەڵبەت ئەو نیعمەتانین کە خوای پەروەردگار بە مرۆڤی بەخشیوە زۆرن. پێویستە ئینسانی موسڵمان و ئیماندار بە جیاواز لە خەڵکی تر بزانێت چۆن شکر و سپاسی ئەو نیعمەتانە بکە. بۆ نمونە کە خوای پەروەردگار علم و زانست و زانیاری بەخشیوە بە کەسێک شکری ئەو نیعمەتە نەشرکردن و بڵاوکردنەوە و گەیاندنی ئەو نیعمەتە ئەو علمەیە. بە هەمان شێوە ماڵ و سەروەت و سامان کە خوای گەورەی بەخشێ بە کەسێک شکری ئەو نیعمەتەش بریتێت لە بەخشینی ئەو ماڵە. بۆ یەکێک لە نیعمەتەکان کە خوای پەروەردگار بە ئینسانی بەخشیوە زمانە. ئەم زمانە ئەگەر ئێمە بە باری باشە بەشتی چاک سەرقاڵی نەکەین، ئەستەغفر الله، سبحان الله، تەسبیحاتی خوا، قورئان خوێندن، دیراسەکردنی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام، چاکردنی نێوانی خەڵکی، قسەی خێر و چاک بۆ خەڵک. ئەبەمانە سەرقاڵ نەکەین، خۆی سەرقاڵەوێ بەشتە ناپەسەندەکانەوە وەکو غەیبەت و درۆ و بوهتان و نەمیمە و ئەو شتانە کە ناپەسەند و ناقۆڵن. بێگومان زۆر نەوایەتانین کە خوای سبحانه وتعالى وەکو بیرخستنەوە وەکو شێوازێک لە هەڕەشە ئاگادارمان نەکاتەوە کە ئێمە هەمیشە لە قسە و گفتارەکانمان ئاوریابین. خوای سبحانه وتعالى فەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. تەنها لەفظێک وشەیەک کەلیمەیەک لە زمانی ئینسان بێتە دەرەوە لەسەری حسابەکرێ. چ چاک بێ چ خراپ بێ، ئەو دوو فریشتەی لەسەر شانی ئینسانە ئەوەی چاک بێ چاکە نووسێ و تۆماریەکە و ئەمێنێتەوە، ئەوش خراپ بێ بە هەمان شێوە. فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى.
هیچ شتێگون نابێ و هەموویشی ئەبینینەوە لە قیامەتە. بۆیە خوای پروەردگار لە یەکی ئاەتەکانی ترا فەرمێ لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس. زۆر قسەکردنی ئینسانەکان زمان بەکارهێنان ئللا بۆ سێ شت نەبێ خوای پروەردگار فەرمێ ئیسفادەی لێ ناکەن، زۆر خراپە، چاکە لێ نابینن. ئەویش ئەوەیە فەرمانکردن بە کەسێکە ماڵ ببەخشێ، چاکە بکە و کاروکردەوەی چاکە ئەنجام بدە و هەروەها ئەم زمانە بە شێوازێک بێتە مایی سڵح و ئاشتەوایی نێوان دوو کەس، دوو خێزان، دوو بنەماڵە، دوو عەشرەت و هەروەها. و دیارە لە شوێنی تریشا فەرمێ خوای پروەردگار إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. چاو، گوێ، زمان، دڵ ئەمانە هەموو ئینسان لەسەریان مەسئولە هەر شتێک ئەنجام بدا. بۆیە بێ بۆ دیابین بزانین چۆن قسە بکەیت. کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پرسیاری لێ یەکەن چاکترینی مسلمان کێیە؟ پێناسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ مسلمان ئەوەیە المسلم من سلم المسلمون من لسانه ويده. ئەمە پێناسەیەکی ڕاست و دروستی ئینسانی مسلمانە ئەوەی کە هەر مسلمانێک لە دەست و زمانی پارێزراو بن ئەو بەڕاستی مسلمانێکی تەواوە. لە شوێنی ترا فەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. ئینسانی مسلمان و ئیماندار ئەوەی کە باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی هەبێ یان قسە ناکە یان بێدەنی هەڵەبژێرە یان قسەی خێر و چاکە ئەکا. کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پرسیاری لێ یەکەن زۆرترینی ئەوانەی کە ئەچنە ناو بەهەشتەوە، زۆرترینی ئەوانەی کە چنە ناو دۆزەخەوە چین؟ ئەوانەی کە زۆرترین خەڵک ڕاتە ناو بەهەشتەوە هۆکارەکەی ئەوەیە تەقوى الله وحسن الخلق، پارێزگاری لە سنوورەکانی خوای پەروەردگار، ترسان لەخوا، شەرمکردن لەخوا، تەقوای خوای پەروەردگار و ئەخلاق و ڕەوشت و ئاکاری جوان لەگەڵ خەڵکی خوا. بەڵێ مامۆستا ئەمە زانیمان کە زمان کۆمەڵێک ئەرکی هەیە، کۆمەڵێک تاوان، ئەنی پێمان وایە لە سەتانەوەدی گوناهی مسلمان لە ڕێی زمانەوە، لە شرک و کوفر و غەیبەت و بۆهتان و دووزمانی کە تەوەری ئەمڕۆی بەرنامەیە ئەمە یەکێکە لە بەرهەمەکانی زمان. ئێمە پێمان خۆشە سەرەتا تعریفێک یا پێناسەیەکی نەمیمە دوو زمانی و قسەیەنان و بردن بزانین و بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن بەرهەڵستی و ڕێگری لەم کردەوە ناشری نەکردووە. پێشەوە بچمە سەر پێناسەکە قەولێکی ئیمامی غەزالی هەیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ أعظم آلة الشيطان في إغواء الإنسان اللسان. باشترین شتێک کە شەیطان دەستی پێوە بگرێ بۆ فریودان و لە خەشتەبردننی ئینسان لە ڕێی زمانەوەیە. بەڵێ وەکو عەرزم کردن ئەم زمانە ئەگەر بە چاکە بەکاری نێنی خۆی سەرقەڵێ بە خراپە. نەمیمە دیارێکێکە لەو تاوانانەی لەو شتانەی کە بەداخەوە لە ناو هەموو مجتەمع و کۆمەڵگەکانە بەردەوام هەیە و ئەتوانم بڵێم وەکو پێویستیش ئاوڕێ لێ نادرێتەوە، بیر کراوە، بریتە لە نەقڵکردنی قسەی کەسێک بۆ کەسێکی تر یان بنەماڵەیەک بۆ بنەماڵەیەکی تر. ئەمە بەقەسد و بە ئامانجی خراپە و تاوان و دروستکردنی بغض و عەداوەت و لابردنی مەحەبەت و خۆشەویستی ئەمە یەکێکە لە واتەکان. یەکێکە لە واتەکان ئەوەیە یەکی العولەمانە فەرمێ نەمیمە بریتە لە چی؟ ڕەفع المەوەدە، خۆشەویستی نایەڵێ، وتجدد العداوة، دشمنایەتی تازە ئەکاتەوە، وتبدد الجماعة، ڕێکخرا و کۆمەڵ و جەماعەتیش هەڵەوەشێنێ. ئەوەندە کردەوەیەکی ناپەسەند و نەشیا و دەردێکی کوشندەیە. وتهیج الحقد، حقدیش ئەچێنێ لە ناو دڵەکانە بەهۆی چیەوە؟ بەهۆی نەمیمەوە، بەهۆی قسەهێنان و قسەبردنەوە. وتفشي الأسرار، هەرچینی هێنی ئاشکرا ئەبێت. یەکێک لە عولەمانە فەرمێ تهدي إلى القلوب البغضاء. ئەم نەمیمەیە هەمیشە دڵە بۆغزاویەکان دروستەکە، ئەو دڵانەی کە حەسەد و بغض و قینیان تیا چەکەرایەکە و ئەمێنێتەوە. و هەروەها ئەفەرمێ ومن نقل إليك فقد نقل عنك. هەر کەسێک قسەیتەوە بۆ من بێنێ بەتەکیدی منیش بۆ تۆ ئەهێنێ. ڕاستە. هەر کەسێک غیبەتی من کە لای تۆ بەتەکید غیبەت تۆش لای من ئەکا. و ئەوەش کە خەریکی قسەهێنان و قسەبردنە لەگەڵ منە خیانەتەکە، لەگەڵ تۆشە درۆەکە. بۆیە ئیبن کەسیر ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەوەی کە ئەو نەمام ئەو کەسی کە قسەهێنەر و قسەبردندا ئەوەی کە قسە بە قسە ئەهێنێ ئەفەرمێ يفسد في ساعة ما لا يفسد الساحر في شهر. ئەفەرمێن لە چەند ساتێکدا لە سەعاتێکدا ئەوەی ئەو ئەنجامیەدا بۆ تێکدان شیرازەی کۆمەڵایەتی، بۆ نەهێشتنی شیرازەی کۆمەڵایەتی، ئەوەی کە ساحر و جادوگەرە بە یەک مانگۆی ناکرێ. ساعتێکی ئەم قسەهێنەر و قسەبەر یەک سەعات قسەهێنان و قسەبردن ئەبێتە مایەی هەڵۆشاندنی کۆمەڵگایە. بۆیە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خۆی ئەفەرمێ ئایا پێتان بڵێن باشترین ئێوە کێیە؟ قالوا بلى يا رسول الله، وتيان بلى پیغمبري فرمي الذين اذا رؤوا
ذكر الله هر كسيفتان بيني بهويا ذكر يادي خواتان بيركوتوا أو باشتريني إيويا وهروها فرمي ألا أخبركم بشراركم وآية بيتان بلهم خرابتريني عباد بندكاني خواتين فرميان بل يا رسول الله فرمي المشاؤون بالنميمة والمفسدون بين الأحبة أوانيك قصائها إنه قصابا أوانيك محبته خوشويستي هلا قرن خرابو تاوان أتشينن أمانة كوملك بيناسبون بو نميمة ليك فرما يشتري بيغمبري خوا عليه الصلاة والسلام إشارة بيه كم كأوي جوية بيغمبري خوا فرمي كاتك إسراء ومعراج وشورة يبرز بونوا كحديث كش إمام أبو داود روايتي كردوا أفرمي لما عرج بي مررت بقوم أفرمي كاتك شورة يمكدوا برز بونوا قوم يكن بيني قال يكن بيني نتوي يكن بيني لهم أظفار من نحاس يخمشون وجوههم وصدورهم أفرمي نينوكيان لمسبو لآسنبو نينوكي دريج بردوام دمو چاوي خويانا هنا يخواروا ناوستي خويانا اندر هنا الله يسر مصر ماوت من فقلت من هؤلاء يا جبريل أمانة أي جبريل أبي فرموي الذين يأكلون لحوم الناس ويقعون في أعراضهم أوانك بردوام گۆشتی خەڵکی خۆن گۆشت خواردن چییە کەخوای پەروەردگار لە باسی غیبەتە ئەفەرمی گۆشتی براکەتان بە مردویی بخۆن باشترە وەک لەوەی کە غیبەتیەکەن و بە دوای ناموس و بە دوای کەموکوڕیەکان و بە دوای نوقسانیەکان بگەڕێن ئەمانە کۆمەڵێک پێناسە مامۆستا وەک ئەو سزا و تۆڵە خوایانەی کە جەناب لە فەرمودەکانی پێغەمبەری خوا باست کرد ینی پێغەمبەری خوا ساسم زۆر بە شێوەیەکی تند بەرهەڵستی مسلمانانی کردووە کە دوو زمانی و قسە هێنەر و قسە بەر نەبن لە نێوان خۆیانە بەڵام بۆچی تا ئێستا ئەم کردەوە ناشرینە بۆ نمونە ئێستا گە بە مسلمانێ بڵێ تووشی فێری سیحرکردن ببەل زۆر بەلایە قورس و حتا عەڵێ کوفرە بەڵام لە قسەی زانایان وایە کە بۆ نمونە ئەم نەمیمە و قسەیانانە بدنە لە سیحر خراپترە بەڵام بۆچی ئەم کردەوەی هێشتا لە نێو کۆمەڵگەی مسلمانانە بن بڕ نەکراوە لە ڕاستیە ئەتوانم بڵێم مامۆستایانی ئاینی زانایانی ئاینی بانخوازەکان وەکو پێویست هەوڕیان بەلایەن نەداوەتەوە چ بەلای قسەهێنان و قسە بردن چ بە غەیبەت چ بە درۆ چ بە بوهتان ئەمانە کە دەردی کوشندەی ناو کۆمەڵگان ئەمانە خێزان هەڵەوەشێن ئەمانە کۆمەڵگا هەڵەوەشێن من لێرەوە لەم مێمبەری ئێوەوە یعنی ڕۆکەمە زانایانی ئاینی ڕۆکەمە بانخوازەکان بەڕاستی حەقی خۆیەتی ئەمانە کە دەردی کوشندەی ناو کۆمەڵگان زۆر جەختی لێ بکەنەوە بە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بە ئاەتەکانی قورئانی پیرۆز بۆ ئەوەی کە ئەوانەی کە هەڕەشە ئامێزن بۆ نمونە پێغەمبەری خوا لە یەکێک لە فەرمایشتەکانیان کە عەبدوڵای کوڕی عەباس بمانە گێڕێتەوە فەرمووی پێغەمبەری خوا بەلای دوو قەبردا ڕۆشت فەرمووی إنهما ليعذباني وما يعذباني في كبير بلا إنه كبير فەرمووی پێغەمبەری خوا ئەم دوو قەبرە سزا ئەدرێن بۆی عذابێکی گەورەوە عذابێکیشیان زۆر گەورە دوای فەرمووی بەڵێ عذابەکەشیان کردەوەکەشیان گەورەیە ئەمما أحدهما فكان يمشي بالنميمة یەکەمیان ئەوەیە کە بەردەوام خەریک بووە قسەی هێناوە قسەی بردووە بینی خەڵکی تێکدا وەکو عەردم کرد لە سەرەتاوە بەمبەستی تێکدان و دروستکردنی بغض و حەسەد و قین و ڕقەبەرایەتی و نێشتنی محەبەت و خۆشەویستی اینجا فەرمێ وأما الآخر دووەمیشیان فكان لا يستتر من البول لرواية دا فرمن لا يستبرئ من البول متفق عليه كإمام بخاري ومسلم روايتيان كدوا أو كسيك شرع شرمي بري ولا كاتي تارد قرتن بي يعني شنو سر أو بي ألو كاتنا خوينا بارزة وي باغنا كاتوا رغم برجي ميزي بركوت بي أما كإيما زور حسابي بوناكين بلام لا يخوا زور قوريا بيت ليشك اللي هو كاركاني سزاداني إنسان لقبره بويا براسي من أتوانم بلهم أما دردجي وكشندي لبير كراوة هۆکارەکەشی ئەوەیە وەکو پێویست بیری لێ نەکراوەتەوە ئاسایش بۆتەوە لە ناو خەڵکا ئەوە هەدەفەکە ئەوەیە بەڵێ مامۆستا با بزانین سیفەتەکانی ئەم کردەوە بەدەیام سیفەتەکانی کەسی نەمام وەکوڵێ چین ئەو سیفەتانی کە لەو کەسەدا هەیە سیفەتەکان ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ قورئان خوای سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزە لە سوورەتی قەلەم لە 3-4 ئاەتی کورتە 8 صفاتیان باسەکە بەڵێ هي أو كسانة كان المامن كخريج قسينان وقصبرنو صفاتي لو جورشيان هي أفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم ولا تطع كل حلاف مهين هماز مشاء بنميم مناع للخير معتد أثيم عتل بعد ذلك زنيم أم صفاتانا كلام سيشوار آيات بتشوكا كخواي سبحانه وتعالى باسيانا كيفهم يعني حلاف يعني أويك كزور سيوان دخوا
جاری وایە سوێندەکەی بەڕاست جاری وایە بەهەڵەیە جاری وایە زمانی ڕاهاتووە بەردەوام خەریکی سوێن خواردنە عولەمایانە فەرمون کەسێک کە بەردەوام خەریکی سوێن خواردن بوو ئیتر لە کڕین و فرۆشتنایە لە قسەی احتیادیایە لە مەجلیسەکانایە ئەفەرمێ ئەم ئینسانە وای لێ دێ بە درۆزن کەوێتە بەرچاوی خەڵک وای لێ دێ کە خەڵکیش باوەڕی پێ ناکەن کە ئەم خەڵکی باوەڕ سیقەیان نامێنە لە خەڵکی مصداقیت لە دەست ئەدا ئەمەیەکێک لەوانە مەهین ولا تطع كل حلاف مهين مهين چییە مهین ئەوەیە کە ئینسان خۆی حرمەتی نفسی خۆی ناگرێ خۆی حرمەتی خۆی ناگرێ و ئەوەش ئەبێتە هۆکاری وەی کە خەڵکیش حرمەت بۆ قسەکانی دانەنێن هەر کاتێک کە بەردەوام قسەکە وەکو شێوازێک کەوتبێتە بەرچاوی خەڵکەوە بە سوک تەماشایەکەن مەهین هەر خۆی بە شتێکی سوک و ئەوە تەماشاکرێ یەکێک لە صفاتەکان هەماس گەڕان بە دوای عیب و نوقسانەکانی خەڵکیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسلام هەر ئینسانێک بە دوای عیب و ناتەواییەکانی ئینسانی ترا بگەڕێ بە دوایە بگەڕێ خوای پەروەردگار فەسحیەکە ئەگەر لە ماڵەکەی خۆشییا بێ یعنی ئەگەر ئینسان کە حسابی بۆ ناکە تۆ بەردەوام بە دوای نوقسانیەکانی عیب و ناتەواییەکانی براکەی خۆتان کەسێکی خۆتە کە ئەمەش چی واد لێیەکە جاری وایە حەسەدە بغزە جاری وایە شتێکی کۆمەڵایەتیە شتێکی بچوو کە تۆ حسابی بۆ ناکەی بەڵام لەولاوە ئەم هەمازە بە دوای گەڕان بە دوای عیب و نوقسانیەکانە ئەوەش وای لێ دێ کە بەردەوام چ بە حاضر بێ چ بە غیاب بێ ئەوەش یەکێکە لە صفاتەکان صفاتێکی تر مشائم بنميم كأصل بابتك إما أويا يمشي بين الناس بما يفسد قلوبهم ويقطع صلاتهم ويذهب بمودتهم أفرمي قصينان وقصبلين لنيو خلقيها بما بستي آلوس كردن وخراب كردني نيوان خلقي وبتشراندني أو صليك لنيو خلقها هي جاري وهي بوي يقصوا بوي قصي كسيك باوكو داكي نادويني کەسێک لەگەڵ خێزانیا جیابێتەوە کەسێک مەسەلەن لەگەڵ دراوسەکەیان چەند ساڵ قسە ناکەن جاری وایە ئەمە سەرکێشە بۆ گەورەتر ئەمە ئەگەر لە شریعەتی ئیسلام ئەگەر حرام بە حرام دانراوێت لەبەرین دوو کەسە ئەگەر لەبەرین دوو عەشرەتا بێت لەبەرین دوو بنەماڵەمە لەبەرین دوو شارە لەبەرین دوو وڵاتە لەبەرین دوو حیزب و دوو لایەنی گەورە ئەمە وردە سەرکێشە بۆ ئەوی خوێندڕشتن بۆ ئەوی کە بەهۆیەوە بەدەیان و بە مەلاین دۆلار و دینار لە پێناویەوە سەرفەکرێ بەڵێ مامەسا ئەم قسە هێنان و قسە بردنەیە بۆ جۆری قسەکە تەنها قسەیەکی خراپە یان بۆ منە قسەی چاکیش ئەگرێتەوە ئەگە بۆ منە ئەم دوو کەسە دوژمنی یەک بن تەنانەت ئەگە بە قسەی چاکیش بەری بۆ یەکتر هەر وەکۆڵی ناکۆکییان زیادە بێ خۆی ئایا تەنها مەبەستەکەەوەی قسەکە خراپ بێ یان باشیش بێ هەرە بێتە قسە هێنەر و قسە بێ و نیەتی خراپیشی لە پەناها بێ بەڵێ قسەکە خراپ بێ نیەتی خراپ چییە بە مەبەستی ئەوەیە کە بغز و قین لەناو خەڵکا دروستکە حەسادەت دروستکە عەداوەت دروستکە مەحەبەت نێرە لەناو خەڵکا ئەگەر کەسێک بیەوێ بين دوك تيكتشوا وكل آيات كشاي شران في لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس أما هيجي رجاء هيجي شيء ثاني غير كثير بو شاكدني نيواني خلقي سبكا جاري واشي غير من نيواني دوبرا دوكس دوبنا مالا حتى جنوميردك ئەگەر بە پێچوانەی ئەوە شەوەکە لەگەڵ درۆیەکەی بۆەوەی بە جۆرێک بۆی کە بەیەکیان بگەێنمەوە ئەمە هیچ هینێکی تیانە و خلافێکی تیانە حتا لە شەڕ و قەساکانیشە ئەگەر بۆ بەرزکردنەوەی ورە و معنەویەتی ئەو سوپایی ئەو جێشەی کە لەوەیە شتێک بڵێ پێچوانەی ڕاستیش بێم بە درۆ بەت لە قڵم نادرێت بۆ ڕازیکردنی خێزانی خۆت ئەمانە لە شەرع ئەم سێشتە ڕێگەی پێدراوە کەواتەمان ساو ئاەتە إن جاءكم فاسق بنبأ فتبينوا ئەوە ئاماژە بەوە کە ئەگەر لە نێوان ئەم دوو کەسە ئەمە قسەی بۆ هێنان قسەی خراپ باوەڕی پێمەکەن کەواتە خوای گەورە بە فاسق ئەو کەسەشی ناودێر کردووە خوای پەروەردگارە فەرمێ ئێوە تبیان بکەن تبیان واتە ڕوونی بکەنەوە بچنە بنج و بناوان و بەناغی ئەو شتەوە اینجا بڕیا بدەن اینجا ئەگەرنەوە قەولێک هەیە گوایە ئیمامی عەلی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەگەر کەسێک هات بۆلات چاوی بەدەستیەوە بوو چاوێکی وتی فڵان کەس چاوێکی دەرکردوم ئەفەرمێ ڕاستەخۆ باوەڕی پێ مەکە چی ئەڵێ ئەم هەردوو چاوی ئەوی دەرنێناوە ڕاستە یعنی حکومدان هەروە ئاسایی نییە لەبەرەوە ئینسانە بێ ئینسانی موسڵمانە بێ بەڕاستی زۆر وریا بێ ئاگاداری ئەوە بێ چونکە قسە هێنان و قسە بردن وەکو عەردمکردن ئەبێتە مای هەڵەوەشاندنی خێزان هەڵەوەشاندنی کۆمەڵگا دروستکردنی بغز و قین و حەسەد و کە ئەمانەش کۆمەڵگا بەرەو هەڵدێر و بەرەو تیاچوون و بەرەو ئەوە بنکە ئیتر شیرازی خێزانەکان و ئینسانەکان ئەبچڕێ بۆیە مامەسا جیاوازی نێوان قسە هێنان و قسە بردن لەگەڵ غەیبەت و بۆختانکردن چیە ئێمە وەگەزانین بۆ منە لە غەیبەت تا سێ کەس حزوری هەیە قسەکەر و قسە بۆکرا و قسە لەسەر کراو بەڵام قسە لەسەر کراو لەم نێوانە وەکوڵێ غایبە تۆ بە نهێنی غەیبەتیەکەی
لە قسەهێنان و قسەبردننی شاهر هەمان قسەکار و قسە بۆکرا و قسە لەسەرکرا هەیە بەڵام پێ ئەچێ قسەکارەکە لینکی نێوان یان پردی بەیەگەێنەری نێوان ئەم دوو کەسە بێ جیاوازی نێوان ئەم دوو سیفەتە غیبەتکردن و بوختانکردن لەلایەک لەگەڵ قسەهێنان و قسەبردن لەلایەکی تر لە ڕاستیە هەردووکیان هەر خراپن هەر کەبیرن گوناهی کەبیرن و ئەبێ ئینسانی مسلمان زۆر بە وریاییەوە تەعاملیان لەگەڵا بکات جیاوازیەکان ئەوەیە جیاوازی غیبەت لەگەڵ نەمیمە ئەوەیە غیبەت جاری وایە تۆ بە قەسد باسی کەسێک ناکەی بەڵام جاری وا هەیە تۆ بە قەسد باسی ناکەی بەڵام کابرا پێی ناخۆشە کە پێی ناخۆش بێتە غیبەت ئەگەر ئەو شتێک تیا نەبێ ئەوە بێتە بوهتان بەس نەمیمە کە باسی یەکرێن لە سەرتاو کە تعریفیەکرێ بە قەسدە مەبەستەکە بۆ دروستکردنی عەداوەت و بۆ دژمنایەتی و بۆ ئەوەیە کە لەیەکیان داببڕی بۆ لەیەکیان جیا بکەیتەوە بەس غیبەت جیاوازە غیبەت جاری وایە لە من چونکە کە باسی کەسێک پێشەوە خۆی ئینسان حتى بغمر خوا فرمي من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان حتى لما جيسيك أجر غيبت كرا إنسان مسلمان إيمان دار أجر تواني بدس برجري لي بكاغني تواني بزمان أجر بطل هربي بينا خوش به حتى أجر وشي بون كرابي ما جيسك بجيب الله بوي بجداري وغيبة النبي غيبة لقلنا مما فرق كي أويا نمي ما بقصده هدفكش بو شواندني ناو بين دو كسا بين دو خزانه بين دو عشرة بين دو بنماليه بلام غيبت او جاري واه هر كتب بريته بيشو باسي فلان كسيكري ابيني بينا خوشه او پیغمبر خدا فرمي ذكرك اخاك بما يكره باس كردين براكته بوي كبينا خوشه او بيوتي غيبت ماوسا پێمان خۆشە بزانین هۆکارەکانی ئەوەی کە پاڵ بەم کەسەوە بنێ بێتە کەسێکی نەمام یا بێتە کەسێکی دوو زمان و قسەهێنەر و قسەبەر چین چ شتێوا لەم کەسەکە کە بەم ئەرکەس یان بەم کردەوە ناشرینە لە ڕاستیاوەکو ئیشارەم پێ کرد نەمیمە غیبەت درۆ بۆهتان و هاوشێوەکانیان هەموو ئەمانە دەردی کوشندەی ناو کۆمەڵگان و بەداخەوە لەبیر کراون کەمترین باسییان لێوە دەکرێت گەورەترین زەرە و زیانیشان هەیە هۆکاری یەکێک لەوانە نەخۆشی کۆمەڵایەتیە جاری وا هەیە جاری وایە شتێکی بەسیتە لە بینی دوو کەسە وەکو عەزمکردن حەسادەتێکە پێی ناخۆشە و ماڵێکی باشیە سیارێکی چاکیە خێزانێکی باشیە شخصێتی هەیە لەناو خەڵکە ئەمە وای لێکا وردە وردە ئەم نەمیمەیە دروستە بێ حەزەکە بە بچووک تەماشای بکە حەزەکە بچووکی کاتەوە لەناو خەڵکە یەکێکتر لە هۆکاری دەرونیە ئەم ئینسانە جاری وا هەیە هەر نەفسی ئینسان وەکو خوای پەروەردگار فەرمێ ئین النەفسە لەئەمارەة بالسوء إلا ما رحم ربي ئەم نەفسە ئەگەر تۆ جڵەوی نەگری ئاگار لێ نەبێ خۆی پڕەبێ لە گوناه و هەڵە و تاوان یەکێک دەوانەش ئەو نەمیمەیەکە بە مەبەستی حەسەد و بغز و قین و ئەو شتانە وەکو عەزمکردن زۆرینەی ئەو هۆکارە نەخۆشی کۆمەڵایەتیە وەکو ئیشارەم پێ کرد پێی ناخۆشە کەسێک کە ماڵی هەبێ سەر و سامانی هەبێ کوڕی باشی هەبێ مەسەلەن ناوبانگی هەبێ ئەمە وای لێیەکە کە وردە وردە ئەم ئیش لەسەرەوە بکا بە قسەهێنان و قسەبردن بچووکی کاتەوە لای خەڵک ئەو هۆکارەکانیەتی بەڵێ ماوەسا پێم خۆشە بزانم لە ئێستا لە کۆمەلگەی خۆمانە شتێکی تر هەیە پێ دەگوترێت جاسوسیکردن و وەکو لە ڕاپۆرت نووسین لەسەر گەنجێکی مسلمان یا لەسەر تاکێکی مسلمان بۆ دەستگایەکی مخابەراتی یا بۆ دەستگایەکی داپڵۆسێنەر ئایا ئەمە ژەرەچێتە چوارچێوەی ئەو دوو زمانی قسەهێنان و بردنەوە یانە و حکمی ئەمە چییە؟ بەتەکید هەر خوای پەروەردگار لە ئاەتی قورئانە بە ئەمرە فەرمێ وەلا تەجەسەسوا ئیتر ئەم وەلا تەجەسەسووە ئەگەر ئێمە بە فراوان بیر لێ بکەینەوە جاسوسیکردن قسەهێنان و قسەبردن عولەمایان لە باسی نەمیمە ئەم ئاەتیان هێناوە قسەی قوڕیکردن جاسوسیکردن لە بین دوو کەسا بێت لە بین دوو وڵاتە بێت لە بین هەموو هەر پێوترێت جاسوسی حکمەکەشیەوە حرامە و بە ئیجماعی عولەما نەمیمە حرامە و جاسوسی حرامە و ئینسان ئەگەر بەهۆیەوە بێوێ خۆی باتە پێشەوە بەهۆیەوە بێوێ خەڵکی تر بشکێنێ خەڵکی تر بچوو کاتەوە ئەمە بە ئیجماعی عولەما بە حرامیان دانەوە بە گوناهی کەبیرە و واجبیشە خاوەنەکەی تەوبە بکە بگەڕێتەوە بۆ لای خوا بەردەوام ئەستەغفیرڵڵاه بکە و پێویستیشە بەو ئاەت و فەرمایشتانەی کە خوای پەروەردگار بە هەڕەشە باسیەکە چ ئاەتەکانی قورئان چ فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بیری بخەیتەوە و زەرەر و زیانەکانی نەمیمە و جاسوسی بیر بخەیتەوە کە ئەوە لە عیلاجەکانە باسیەکەی. بەڵێ مامۆستا پێمان خۆشە بزانین حکمی ئەم کردەوە ناشرینە چییە؟ بۆ نمونە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ویستی وابوو کە شاری مەکە ڕزگار بکە یەکێک لە هاوڵە زۆر بەڕێزەکانی حاتەمی کوڕی ئەبی بەلتەعا
نامەیەکی بۆ خزم و خوێشی خۆی لە مەکە نات کە نەک بەنیەتێکی خراپیش کە خۆتان بپارێزن وا پێغەمبەری خوا ساسەم بەنیازە شاری مەکە ڕزگار بکە لە ڕێی ئافرەتێکەوە ناردی دواتە کە نامەکە گەشتە دەست پێغەمبەری خوا عومەری کوڕی خەتاب فەرمووی ئەی پێغەمبەری خوا ڕێم پێ بدە بابی کوژم پێغەمبەری خوا نەیفەرموو ئەم کردەوەی شایانی کوشتن نییە لەبەرەوە گێڕایەوە نەیکوژن کە یەکێکە لە بەشداربوانی شەڕی بەدر حکمی ئەم کردەوە ناشرینە لە نێو موسڵمانانە چییە؟ حکمەکەی وەکو عەرزم کردی ئیجماعی عولەما لەسەرەوەن کە ئەمە حرامە حرامیش ئەوە بە فەرمایشتی خوا و پێغەمبەری خوا بێ ئینسان خۆی لێ دوور بکرێ لێ دوور بکەوێتەوە ئەبێ هەوڵ بدرێ ئەو کەسانی کە نەمیماکەن قسە هێن و قسە ئەبەن زۆر جار وەکو ئەو سیفاتانی کە ئیشارەم پێکرد ئەو ئینسانە بەهۆی ئەو سیفاتانەوە بە تایبەت هەیە قسەیان قسەبردنەوە لەناو خەڵکە دەرەکەوێ یعنی بڕواتە بە ئێستا کە ئێستا نابەز ئەو سال لە لادەیەکە لە شوێنێکە کەسێکی ئەوە بووە دیار بوو ئەو کاتەبێ ببغزێنرێ قسەکانی بەڕاست نەکرێ ئەبێ وەکو پێویست تێکەڵی و عەلاقەی لەگەڵا نەکرێ بۆی بەخۆیان بچێتەوە بۆی عادە نەزەر لە ژیانی خۆی بکات لە کردەوەکانی بکات بە تایبەت لە قسەهێنان و قسەبردن بەڵێ مامۆستا ئاسەواری ئەم کردەوە ناشرینە لەسەر کۆمەڵگە ئێمە چۆن کۆمەڵگەیەک بناسینەوە کە ئەم کردەوەی تێدا گەشتۆتە لووتکە یان بۆونە لە نێوان دوو خێزانە ئەم کردەوەی گەشتۆتە لووتکە پێم خۆشە ئاسەواری ئەم کردەوەی سەرەتا لەسەر تاک دوو تاک ئەزانین دوو زمانی لە نێوانیان ناکراوە ئێستا گەشتۆتە ینی ئاسەواری ئەم کردەوەی لەسەر تاک چییە و چۆن چۆنی دەرەکەوێت ئاسەوارەکەی بەڕاستی هەر کاتێک ئەمە تەشەنەی کردم کردەوە نادروست و ناپەسەند و کوشندەیە تەشەنەی کرد لە ناو خەڵکە تاکەکان لەگەڵ یەک کاسی قومتمانیان نامێنێ تاکەکان لەگەڵ یەکە هەوڵی بچووکردنەوە و بە کەمسێرکردنی یەکتری ئەدەن و هەروەها ئێستا ئێمەگە تەماشا بکەین وەک ئەوەی کە لە کەناڵ و میدیاکانەوە باسەکرێ ئەو هەموو ڕێژەی تەلاقە کە ساڵ بە ساڵ زۆرترە بێ ئەمە گەر وردی کەینەوە هەموو یەگەڕێتەوە بۆ ئەو نەمیمە قسەیەنان و قسەبردنە جاری وا هەیە جاری وا هەیە ژنومێردێک هیچ کێشە و مشکلەیەکیان نییە بەڵام بۆی قسەیەنان و قسەبردنی کەسێکەوە ڕەنگە پێی ناخۆشەکە ئەمە ژیانێکی خۆشیانەیە خۆی ڕەنگە کێشەیەکی هەبێ بەهۆی قسەیەنان و قسەبردنێکەوە لەگەڵ ژنەکە شتێکەوە کە دوایی لە نمونونەکان ئیشارەی پێەکەین دووسێ نمونە عەرزدانەکەین بۆ بەرچاوڕوونی بینەرانیش ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە شیرازە و شیرازی ناو کۆمەڵگا بچڕێت لە بین دوو تاکە جاری وایە لە بین خێزانێکە اینجا لە بینی دوو بنەماڵە و دوو عەشرەتە جاری وایە سەرکێشێ بۆ گەورەتر یعنی دوو لایەن دوو وڵات جاری وایە بە شەڕ دێن خوێنێکی زۆر ئەڕژێ هەر بەهۆی قسەیەنان و قسەبردنەوە بووە ئەگەر وردی کەیتەوە ڕەنگە هیچ لایەکیان مەبەستیان شەڕ نەبێ بەڵام کە دوایی کە کار لە کات ترازاوە و کەوتنتە شەڕەوە و خوێنێکی زۆر ڕژاوە و ماڵێکی زۆری سەرف کراوە ئەمە بەڕاستی ئاسەواری خراپی هەیە لەناو کۆمەڵگا وەکو عەرزم کردن ئەمە دیاردەیەکی کوشندەی لەبیرکراوە پێویستە زانایان و بانخوازان زۆر بەجددی قسە لەسەر ئەمە بکەن چونکە کۆمەڵگا ئەگەر خێزانێک هەڵەوەشە کۆمەڵگاش هەڵەوەشێ کۆمەڵگای تەندروست بەچی بەرەمێنێ بەهۆی خێزانەکانەوەیە هەر کاتێک خێزانەکان خێزانێکی تەندروست بوون ژیانێکی ئاسایی باشیان هەبوو کێشە مەشاکیلیان نەبوو ئەو دەردە کوشندانیان تیان نەما ئەو کاتە کۆمەڵگاش دەبێتە کۆمەڵگایەکی تەندروست و چاک مامۆستا ئەم مرۆڤەی کە خاوەنی ئەم خەسڵەتی دوو زمانی و قسە هێنان و بردنەیە وا دابنین کە چارەسەر ناکرێت بووە بە خوێکتیایە یان سیفەتێکە لێی نابێتەوە بەڵام ئەو دوو مرۆڤەی کە لە نێوانیانە قسە ئەهێنرێتوە بدێ چۆن خۆیان بپارێزن بگەنە قەناعەتێکە بۆ منە هیچ قسە هێنان و بردنێک لە نێوانیانەوەیان لێ ناکا کە شیرازیان بپچڕێ و نێوانیان تێک بچێ ئەم دوو مرۆڤە چۆن خۆیان لەم کردەوە ناشرینە بپارێزن یەکەم شتێک وەکو عەرزم کردی جاری وایە و ئینسانە دەرەکەوێ چونکە ئێستا لەوەجە تەشەنی کرد بە زۆر بنەگەنا ئەوسا کەم بوون ئەم کەسانە کاتێک کە دەرکەوت ئەم کەسە کەسێکی نەمامە قسەهێنەر و قسە با و قسە هێنێ کێشە و مشکلی دروستەکە ئەو کاتە ئەبێتۆ یەکەم بە ئاەتەکانی قورئان بە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا ئەوانەی کە هەڕەشە ئامێزن نمونەی بۆ بێنینتەوە بۆ نمونە پێی بڵێ کاکە خێزانی پێغەمبەر لووت کە ئیشوکاری بەس ئەوە قسەی هێنا و قسەیە برد فەوزا و کێشەیەکی لەناو ئەو کۆمەڵگا و مجتەمەعی ئەو کاتە نابوویەوە خێزانی پێغەمبەریش بوو بەهۆی قسەهێنان و قسەبردنەوە خاڵێکی تر ئەبێ بەڕاستی پێ بوترێ ئەمە بەهۆی نەمیمەوە بەهۆی قسەهێنان و قسەبردنەوە سزای تەواوی خەڵکی ژەدرێ کە من نمونەیەکم لای سەعرستانەکەم لەسەرەوە کە یەکێک لە عولەمایانە گێڕێتەوە فەرمێن بەنی ئیسرائیل تووشی قاتوقڕی و بێبارانیەکی زۆر بوون موسا عەلەیهی سەلام زۆر پاڕایەوە لە خوای پەروەردگار خوای پەروەردگار بارانەوە ببارێنە ئەوانەش کە لەگەڵ یا بوون خوای سوبحانەهو وتەعالە بارانی نەباران
وحي قرب وحي بإلهام بأقداري كدوا موسى عليه السلام أقدار كدوا فرموي يا موسى كسيك تانتيا نمامة وبردوامش لسر أو نميمة يقصيهن يقصابا موسى فرموي تشي أو كسبي ما بلا بوي دريقن لنا ومانا أو ما دام بوته هوكاري نباري نباران بوطاوي وخلقه دوري خينوا خواي پروردگار فرموي من نهيم لك كان نميمة نكن كان قصنا بن تؤتي من خم بنمام خواي پروردگار فرموي بموسى بويا فرموي بيان بلي بانواز جانكا بيان بلي هميان بيكا وتوبة بكن بقرنوا بولا إخوة باشترين رجال شارب والتوبة كدنا فرمي فتوبوا جميعا فسقوا خواي پروردگار فرمي پیغمبر موسى فرمي همو بيكا وتوبيان كد خوش سبحانه وتعالى باران بباران ما هم بس اويا او كسيك خسا هنا تخسابا اما بعواز لمن بيانين ام كسا لنيوان بو منو جناب تا خسا دهنه منو تو چون خومان بپارێزین ئەگە بۆ نەهاتە لای تۆ گوتی ڕاز شتێکی وای و تۆ لای منێ ژوتی مامۆستا و لای شتێکی وای تۆ چۆن ئێمە بگەینە ئاستێک کە باوەڕ بەم قسەیە نەکەین وەکو چۆن خوای گەورە فەرمێ ئینجا ئەکم فاسقون بنەبەئین یعنی ئەگەر فاسقێک قسەیەکی وای بۆ هێنان یا دوو زمانێ لە نێوان من و تۆیا کردی ئێمە چۆن خۆمان بپارێزین یعنی لە شەڕی ئەم وەکوڵێ لە شەڕی شەڕانگێز چۆن خۆمان بپارێزین و نەکەین لەژێر کاریگەری قسە و هەڵبەستنەکانی پیاوێک هات بۆ لای عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێت هات باسی پیاوێکی تری کرد بەڵێ ئەویش فەرمووی لە دووشت بەدەر نییە ئەگەر تۆ درۆ بکەی ئەوە کەویتە ضمنی ئەو ئایەتەوە کە خوا فەرمی یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا ئەوە ئەبێ من تبیان بکەم لەوە من نازانم تۆ ڕاستەکەی یان نا ئەبێ تبیان بکەم و بچمە بنج و بناوان و بناغی ئەو شتەوە بێ وردی کەمەوە ئەگەر ڕاستیشکەی ئەڕۆیتە أو آياتك إخوائي قولها فرمي هماز مشاء بنميم مناع للخير معتد أثيم أفرميتو أشيتا ضمني أو آيات عنك إخوائي قولها باسي أو أنك كقصين وقصاب وصفاتك ناشدين أو كاتمن استبم ليت خوش بميا ليت خوش نبم أويش فرموي ركض عمري كري عبد العزيز فرموي دار ليكم لين ببورة وإتجاري تريش مدو بارناكم أوه اللي ناو كومالغا اگر من يا تو يان هر كسيك زاني من كسيك او صفاتيتي بردوام خوي بيوغت وقصي هنا وقصا ابا وكوتون يجي العلماء كان فرمي اگر قصي امام حسن والله اعلم فرمي هر كسيك قصي تو هنا ابو من يهمني جاني بوتو راس اللي وجه زياده شكاتو كم شكاتو بيغمر اخوا فرمي كفى بالمرء كذبا ان يحدث بكل ما سمع بس ابو كسك في بوت دروزن هر وانك اوي كلايتي بيجرتو تجاوي لي زياد كان ليكم كاتوا بۆیە بەڕاستی ئەبێ قسەکانی بەڕاست دانرێن گوێی بۆ نەگیرێ و بێمبالاتی تەماشا بکرێ و حتا هەوڵ تێکەڵی نەکرێ با کەسی نزیکیش بێ بۆی بەخۆیان بچێتەوە تێکەڵی نەکرێ ئەمە یەکێک لە هۆکارەکانە و ئامۆژگاریش بکرێ بەردەوام و لە سزاشی بترسێنرێ و پێی بوترێ کە ئەمەی تۆ ئەیکەی تەناخۆتی پێ سزا نادرێ خەڵکیش پێ سزا درێ و خۆمانکردن ئەوەی ئێمە وەکڵێ ئەزمونمان کردووە هەستەکەین لە نێو خوشکانە ئەم کردەوەیە تۆزێ زیاترە بۆنمون لە نێوان بووک و خەسووە بووک لە نێوان بوونە دایک و کوڕەکایە لە نێوان خۆی و هەوێکانیە ئەم کردەوەی بۆچی لە نێو ژنانە زیاتر ئاهی ئەوەی ئەمان زیاتر زۆرتر بەیەکەون لە ماڵەوە لە کۆڵان و یا هۆکارەکەی چییە؟ من پێم وایە هۆکاری سەرەکی ئەوەیە کە باش لە دینی خوا حاڵی نەبووین و شارەزان نبووین یعنی بیر لەوە ناکەینەوە کە زۆر جار ئافرەتێکی زۆر موسڵمان لەوەی ئەمەی زۆرتر تیابێت لە پیاوێکی ناملتەزیم بەتەئکید عەبدوڵای کوڕی مەسعود قەولێکی جوانی هەیە فەرمێ إن المؤمن يرى ذنوبه كأصل الجبل يخاف أن يقع عليه إنساني مسلمان إيمان دار أو كنا بتشوكاني كتو أنجام يدي كم القصير لا فلان كسك باسي تو كم رنga بلا خو بتشوك به والله لا إخوة قورية كو شريعة الإسلام بحرامي دانا وقد غير كردو وإنسان بيخوي بفارده أفرمي إنساني مسلمان وحساب بو كدوي خويكا كدوكا هرچم تشوبي وادانيك اموك الشاخق وايو امجا تثي بروخ بسريا بلان كسي فاجر تاوان بار ان الفاجر يرى ذنوبه كالذباب يقع على انفه افرمي كسي گناه بارو تاوان بارو فاجريش واتماشا گناه كيغا هروكوي كميش بلوتي وبني شتو چن ساعه لبيو اروى او حسابي بوكا جاء ما وكو مسلمان ابي براسي حسابه متواني بكين إمام البخاري رحمة الله عليه معلومي جنابتانك 16 صالي الربق هات شارو ولات قراوة
بۆ کۆکردنەوەی فەرمایشتە ڕاستودووسەکانی پێغەمبەری خوا لە یەکێک لەو جارانە ئەڕوا بۆ لای پیاوێک بۆی حەدیثێکی پێغەمبەری خوای لێ وەرگرێ کاتێک کە ڕۆژ بۆ لای بینی ئەسپەکەی لە دەستی ڕای کردووە ویستی ئەسپەکەی بگرێتەوە دەستی بۆ ڕاگرتە بوو ئیمامی بوخاری سەری سوورما بوو پیاوێکی عالمێکی ئەوەنە گەورە من هاتم حەدیثی لێ وەرگرم ئەویش دەستی ڕاگرتەوە بۆ گرتنەوەی ئەسپەکەی گرتەوە فەرمووی ئیمامی بوخاری ئەوە دەستی هیچی تیا بوو وتی نە هەر بۆی بیخەڵافێنم بۆی مەشغوڵی کەم تا بیگرمەوە فەرمووی من هاتم بۆی فەرمایشتی پێغەمبەری خوا لە تۆ وەرگرم لا أخذ الحديث من كذب على البهائم حديث لە کەسێ وەرناگرم درۆ لەگەڵ وڵاقی خۆیان بکە ئەمە حسابکردنە بۆ شت تەماشاکە ئیمامی بوخاری چەند ڕێگای بڕیوە بەڵام ئەو حەدیثە وەرناگرێت لەبەرەوە ئەبینێ بە عەمەلی درۆ لەگەڵ وڵاقیەکە ئێمە ئەبێ حساب بۆ هەموو کردەوەکان بکەین بۆ هەموو شتە بچووکەکان خوای پەروەردگار لەسەر زمانی لقمان سلامی خوای لێبێ یان ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ يا بني إنها إن تكن مثقال حبة من خردل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأتي بها الله إن الله لطيف خبير أفرمي كرة خوشة بيستكم أو كردوي كتو حسابي بوناكي أو كردوي كزور بتشوفها صخرة لزمان عربية بو برداء وتري بردة كصافو هيك كنو هنا كتيانيا أفرمي أجل أم قلنا لنا أو برد صافا به صخرة أو في السماوات لنا قولاي فراواني أسمان كان به أو في الأرض لقولاي زويها به يأتي بها الله أخوي فرزقال للرجل قيامتها هنا إن الله لطيف خبير وأخوي دورا أقد عليها مشتكى ودو درشتي كذا وكان بويا علماء لتفسير أما آياتا والله أعلم إمام قرطبية أفرمي أقل للشويكي باراناوي بايزا شويكي زور تاريكا ميروليك بس البرديكا بروا أخوي فرزقال آقاي لجولي أو ميرولي أروا بۆیە ئینسانی مسلمانە بێ ئەگەداری خۆی بێ ئاگای لە زمانی بێ بزانێت چۆنی بەکارێنێ ئیمامی علی ڕەحمەتی خوا لێ بە قۆلێکی جوانی فەرمێ ما ندمت على السكوت مرة ولكن ندمت على الكلام مرارا ئەفەرمێ هیچ کاتێک نەموتوە خۆزگە لە فڵان شوێن ئەو قسەم بێدەنگ بووم خۆزگە بێدەنگ نەبوومایە بەڵام ئەفەرمێ سەدان جار وتومە خۆزگە ئەو قسەم نەکردایە کە پیاوێکی ئاوا و ئیمامی علی عەشەرە مبەشەرەیە عالمێکی گەورەیە خۆی ئەفەرمێ ما من آية من آيات الله إلا وأنا أعلم من ليل أو نهار أفرمي من أزانم همو آياتكاني قرآن بشو دابزيون بروش دابزيون كبوتشي دام مبستك دابزيون أو همو علمشي هي لقلوا شا أفرمي براسي هندر جار وتوما خوزقل فلان شوين بدن ما يقسم نكبتاعي بله ما مسالة استايا هەر لە نێوان دوو تاکەوە تا نێو خێزانێک و کۆمەڵگەی کوردی بە شێوەیەکی گشتی تووشی قەیرانێک بووین تووشی شپرزەی و قسەهێنان و قسەبردنێکی زۆر بووینەتەوە هەر حیزبەی دژی یەکێک وەربنە ماڵە و تەنانەت پەرلەمانتار و وەزیر دژی یەکتر قسەکەن بزانین هۆکاری ئەمە چییە ئایا ئەمە تا چه ڕادەیەک پەیوەندی بە قسەهێنان و بردننی نێوان سیاسی و حیزب و پەرلەمانتار و خێزان و بنەماڵەکانەوە هەیە خۆی ئەوەش بەڕاستی ئەگەر ئێمە وردی کەینەوە چ پەرلەمانتار بێت چ وەزیر بێت چ هەر کەسێک لە هەر ئاستێکا هەیە هەر قسێکەی کا بینی خۆی خوا ڕاست بێڵێ ئەدەخۆ ئینسان و کۆڵێ پەتی درۆ کورتە زوو کەشفە بێ و کۆتایی بێدێ بۆیە ئینسان بە تایبەت مسلمان حەقم بەسەر خەڵکی ترەوە نییە خەڵکی ئەلمانی خەڵکی تر بێرکردنەوەی جیاوازە ئەوێ بۆ سیاسەتی خۆی بۆ پێشخستنی مەبادئ و بەرنامەکەی خۆی چیەکا و چۆنەکە ئەمە جیاوازە بەس مسلمان ئەبێ بە هەموو شێوەیەک هەموو هەوڵ و کۆشتێکی ئەوە بێ لە هەموو تەمەنی هەوڵدا لە پێناوی مەبداغی خۆیان درۆ نەکا خلافێک شتێک نەڵێکە خلاف بێت چونکە بەڕاستی ئینسان وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام ئینسانی مسلمان و ئیماندار بەهۆی ڕاستگۆییەوە وای لێ دێدێ وردە وردە لای خوای پەروەردگار ناو بەڕاستگۆ دەرەکا و بە پێچەوانەکەشیەوە کەسێک کە درۆزن بێ و قسەیەکی پێچەوانی ڕاستی بکە ناوی بە درۆزن دەرەکرێت جا من لە پێناوی ئەوەی کە حیزبەکەم پێشکەوێ پەرلەمان مەسەلەن بە جۆرێ بێ شتێک بڵێم کە خلافی ڕاستی بێ ئەمە بەڕاستی ئینسان بۆ خۆی و قیامەتی خۆی بێ زۆر وریا بێ وەکو عازم کە دەیەوێت خەڵکی مسلمان لەگەڵ خەڵکی ترا جیاواز بێت لە بابەتە مامۆستا زۆر جار بۆ نمونە هەر بۆ تێکدانی شیرازەی کۆمەڵگە گۆڤارێک بێ یا تەلەڤیزیۆن یا ڕادیۆیەک دەڵێ بۆ منە لە سەرچاوەیەکی نادیارەوە پێمان گوتراوە کە بۆ من نێوان دوو حیزب ئاوایە یا بۆ منە شیرازەیەک یام ئاژاوەیەک ئەخاتە نێوان دوو حیزب دوو بنەماڵە یا دوو کەسایەتی ئەمە چه جۆرێکی دوو زمانیە کە بۆ منە کەسی سێم یا کەسی قسەکار دیار نەبێت بەڵام دوو تەرەفەکە دیار بن ئایا ئەمە ژەرەچێتە نێو دوو زمانیەوە یانە ئەوە ژەر خراپە چ کەناڵێکی میدیایی بێ چ گۆڤارێک بێ چ کتێبێک بێ چ
قسەکردنی بڵێ پێمەنی چ من تۆ لێرە قسەکەین ئەگەر باسێکی خەڵک بکەینەوە خۆمان نەهی لەسەرەوەکەین کە ئەڵێن نابێ خەڵک قسەێنە و قسە ببا بۆیە بەڕاستی ئەبێ ئینسانی مسلمان هەمیشە هۆکار بێ بۆ ئەوەی ئەم دەردە کوشندەیە کۆتایی پێبێنێ حتا ئەگەر لە ڕۆژنامەیەکە لە شوێنێکە ئێسمە بەداخەوە لە ناو مجتەمع و کۆمەڵگای خۆمانە مانیەکمانەی پێوترێ مانیە نیسان ئێتر لەو مانگا خەڵک زۆر تەبیعیە بەلایەوە درۆکردن درۆی شاختار لەگەڵ یەکترا کە ئەمە حساب بۆ نەکردنە بۆیە بەڕاستی گرنگە ئێمەکو لە سەرتاوتم توێژە لە کۆمەڵایەتیەکان توێژە لە دەرونیەکان بەتایبەت لە سەرەتای قوتابخانە لە تەمەنی گەنجێتی و مڕاهقیە ئەم شتانە دروستە بن لە قسەهێنان بۆ مامۆستا لە مامۆستا بۆ تەلەبە لە تەلەبە لەبێن یەکە وردە ئەمە تەشەنایەکە لەناو خێزانەکانیشا بە هەمان شێوە ئەبێ بەری پێ بگیرێ و ئەو توێژە لە کۆمەڵاتیانە کە ئیشیان ئەوەیە لە قوتابخانەکانە چ لە جامیعەکانە چ لە قوتابخانە سەرەتاییەکانە ئیشیانەوەی کە ئەبێ بەر بەم دەردەکوشندەیە بگرن هەوڵدن چارەسەری بدۆزنەوە. بەڵێ مامۆستا نمونەی زیندوو و کاریگەر لەسەر ئەوەی کە کۆمەڵگە بەدەست ئەم دەردەوە بناڵێنێ لای جەنابتان چ نمونەیەک زۆر بۆ کۆڵ ئێمە باسی بکەین. من نمونەیەکم لایە کە یەک دوو نمونەم عرض کردن ئەوەی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەوەی موسا عەلەیهی سەلام کە بەهۆی باران نەئەباری هۆکارەکەشی چی بوو یەکێک تر لەو نمونانە کە بۆیە باسی یەکەم لە سێ کتێبە لە یەحیا عولوومالدین ئیمامی غەزالیە لە موسوعة الأخلاق الإسلامية لموسوعة الأخلاق والزهد والرقائق لهر كتابك بينيوما بوي قناعتهم ويا أما أصلك هي بوي لسي كتابات مالك حتما الكتابة كانت شعر هي أيش أويا جرنا حماد بن سلمة رحمة الله عليه شكل لما يان والله أعلم لا تابعين يعني تابعين أفرمي بيارك عبدك يهبو هنا بيفروشه عبدك يهبو بيفروشه كاتك أويك مشتري بو هاتو بيكره فروش يا كوتي بمشتريك ما فيه عيب إلا النميمة أم عبدي من هج عيب نقصاني كنية تنهى وأنا بقصيني وقصابة دوزمانة قال رضيت ويجوتي دوم قبول ما هجني وتشيك كري فاشتراه فمكث الغلام أياما كريو فتريك جيان بردوام بدا مال أوانا دواي فتريك ثم قال لزوجتي مولاه روش ولا خزاني سيدك يقولك خوي ويك كريوي بلى روش ولاي وتي إن سيدي لا يحبك براسي أم قوري منا أم مرديتو توي خوش نابه وهو يريد أن يتسري عليه أفتريدين أن يعطف عليه أيوه بسرتو هذا درجيبك وآيا بيت خوشة كمن وايلي بكم عطف وصوزو بزي ومهرباني وخوشة بيسيبوتوها به قالت نعم أبيشوتي بلى قال لا خذ الموسى كابرا بيوت أوي بندك خريجي نمامية وخريجي قسينا وقصبرنا برو موسيق بينا يعني شقوي تيش بينا دو طل الريشين بو بينا بو أوي بدو شوازاتوا يعني سحري لكراو سحري كي بوشل كموا يعني سحري ليبكم بوي كتوي خوش بيه أبي جلي شوني بين موتي كاتك أم مديتو أخوي برو أو كاتب الربينا الله باشا بزانا الروش بهمان شو بو لاي مردكي روي كده مردكي وتي براسي ام خزانيتو خوشويشتي تري هي وتوشو خوش ناوي وبتمايا بشت خوجي شو قبل وتو تقوي لك الخود برا اميش وتي شوني وتي بيم وتو خوي اغاداره بتمايا كاتكتو اخوي الو كاتانا بيت بتخوجي فتناوم لها فجاء المرأة خوي كرب خوتو والكو شوان شون خوت بلا ام جالا وكو شون الله نخوتو خوي بخوتو كردوا الله يبيني آفرتك بس سري وساو تشقوي تيجي بيه فظن أنها تريد قتله قماني بركة أمها تو بيكوشي بويا فقام إليها فقتلها هستايو جنغي خوي كشت فجاء أهل المرأة فقتل الزوج خزم كسي جنكش هاتن بياو كشان كشت ورفع القتال بين القبيلتين شر لنيوان دوبنا ما رد رزبو لأنجام قسيكوا جاء أما أقل قرار به حرام بقسينا نقصبل لنيوان دو كسا بإجماع علماء كبحرمين داناوا أو براسي لبين دو ملكة دو باتشا دو رؤساء دو دولتا دو ولات الدورة دو حزبة أما أولاد تلك حرامة وبيوسا إنسان به خوي لب ما مثلا إما شون شهر سري أم كرده وناشرين بكين يام بون منا إما شون روبروي ببينا وك لكم مرجع خمانا بنبري بكين أول كتاب كان إشارة بيكرا ووارد وهاتوا أوي كمن برشاوم كوتوا أبي زور طبيعي ببان مكريو محاسب يعني بجورة كان أمش قاري بكري
بترسێن لێ بە ئاەتەکانی قورآن بە سزاکەی سزای نەمیم چییە؟ ئایا پێت خۆشە بەهۆی قسەێنان و قسەبردنێکەوە تۆ بەردەوام عەزابی قەبرە چێژی بە پێی فەرمایشتی پێغەمبەری خوا ئەی لە قیامەتە ئەوە تا پێغەمبەری خوا فەرمێ ئەهلی دۆزەخ ئەوانن کە الأجوفان يعني الفم والفرج كاتك بيغمبري خاف فرمي بيتان خوش من بزانم خرابتني أمتي من كيه وتيان بلي بيغمبري خاف فرمي الأجوفان يعني الفم والفرج زمان لقلتها وين أم دوشتا إنسان برو هالدير برو تاوان برو خرابة برو أوه باك القيامة سزاكشي أويكا لناو دوزخ يخاب من باريزي بويا علاجي أويا تنها بترسين ربايتەکانی قورآن قسەکانی بەڕاددان نەمجێ نەسیحات بکرێ بەردەوام مامۆستا ئێستا لە کۆمەڵگەی ئێمە وەکو بۆمونە جاران لە کۆمەڵگەیەکایە لە لادەیەکە یامت فلانە کەس چاو پیسە یان فلانە کەس بۆنمونە کردەوەیەکی ناشنیە بەڵام لە ئێستا لە کۆمەڵگەی ئێمە ئەم کەسانە زۆر بوون ینی بۆ کۆڵی لە پەنجەی دەست زیاد بوون و ناژمێردێن ئێمە چۆن چارەسەرێک بۆ خودی کردەوەکە نەگیانی کەسەکە بێنین لە بەرامبەرمان چۆن ئەم زانیاریە ئەم هۆشاریە لای جەماوەر دروستکەین کە بۆ نمونە ئەگەر شتێکی وان ڕوویدا بە حیکمەت و بە زانایی و بە هۆشیاری ڕوبەڕووی ببنەوە لە ڕاستیە زانایانی ئاینی بە تایبەت خەتیبەکان ئەکرێ مەسەرەن چۆن ئەوسا فترێک هەفتەی تونند و تژی دژی ژنان و نازانم هەفتەی تونند تژی دژی پیاوان و ئەوانە هەیە ئەکرێ ئەمەش ببێتە مادەم بۆتە دیاردە خۆی سەغیبەتی هیچی لەو کەمتر نییە خۆ درۆ بۆتانێکیان لەو کەمتر نییە وەکو عەرزم کردی ئەوەست بێن مانی چواری ژێتە پێشەوە بە هاشکرا خەڵک درۆ لەگەڵ یەکتراکە زۆر تەبیعی لە کۆتاییاڵێکا کە ئەوە درۆی نیسانە کە ئەمە لە شەرعا ڕێگەی پێ نەدراوە بە هیچ شێوەیە بۆیە قەناعەتم وایە داعیەکان بانخوازەکان و مامۆستایانی ئاینی ئەبێ بە جددی بێنە مەیدان قسە لەسەر ئەمە بکەن و ئەمە خەمێکی گەورەی ئەم میلەتەیە و چونکە بەهۆیەوە شیرازی خێزانەکانە بچڕێ کۆمەڵایەتی وردە لاوازە بێ دژمنایەتی و ڕقەبەلایەتی و حەسەد و بغض و قین لەناو خەڵکا دروستە بێ بۆیە من پێم وایە ئەبێ مامۆستایانی ئاینی دەستێکی باڵایان هەبێ و پێشتریش هەیان بووە بەڵام بە گەرم و گۆرتر باشتر بێنە مەیدان قسە لەسەرەوە بکرد کە ڕوبەڕووی ئەم دەردەکوشندە ببنەوە مامۆستا من کاتی بەرنامەکەم زۆری نەماوە کۆتا پەیام و قسەی جەنابتان لەسەر ئەم قسە هێنان و قسە بردن و نەمیمەیە چییە؟ وەڵام هیوادارم ئێمە هەموو لایەکمان هۆکار بین بۆ ئەوەی کە ئەم دەردەکوشندەیە بنبەر بکرێن لە ناو مجتەمع و کۆمەڵگادا نەمێنێ ئەوەندەی کە پێمان نەکرێ وەکو فەرمایشتەکەی پێغەمبەری خوا فەرمێ من ڕا منکم منکەرا فەلیغەیڕه بیەدیه ئەگەر ئینسان بەدەست توانی منکەرێک خراپەیەک تاوانێک لاب بە ئەگەر نەیتوانی مەسەلەن بە زمان بینی خۆی خوا بێ بەدڵ پێی ناخۆش بێ بۆیە ئەمەش دەردێکی کوشندەیە و خراپە لە ناو مجتەمع و کۆمەڵگادا پێویستە بەڕاستی بە هەموو لایەکمانەوە ئەوەندی کە قسەمانە ڕواوەندی کە حتا ئێوە لەم کەناڵە فەزاییەوە ئەکرێ مەسەلەن فترەیەک بەرنامەکان تایبەتکەن بەوەوە ئەم گونا و هەڵە تاوانانە لە ناو مجتەمع و کۆمەڵگا پەرە نەچێنێ مامۆستایان زۆر سپاسی بەڕێز دەکەین زۆر سپاس بۆ ئێوەتەستان خۆش بێ بۆم دەرفەتە بینەرانی بەڕێز بەم شێوەژاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ